پەیمانگەی مات پەیمانگەیەکی ناحکومی و سەر بە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستانە. پێکاتوە لە 4 بەشی سەرەکی کە بریتین لە نەوت، کۆمپیوتەر، کارگەڕی کار، ژمێریاری. لە پەیمانگەی مات تەمەن مەرج نییە و ئەو کەسانی مافی خوێندنیان هەیە بریتین لە دەرچوو ئەنی پۆلی نوێی بنەڕەتی. ئەو کەسانی کە لە پۆلی 10 و 11 و 12 ئامادەی دەرچوون و دەیانەوێت درێژە بە خوێندن بکەن. خوێندن لە پەیمانگەی مات بۆ ماوەی 5 ساڵە و دەرچوان دەبنە خاوەنی بڕوانامەی دیبلۆم کە نێودەوڵەتیە و باوەڕپێکراوە لەلایەن وڵاتانی دەرەوە و تایبەتە بە پەیمانگەی مات. ئەمە جگەلەوەی کە پەیمانگەی مات گرێبەستیە لەگەڵ چەندین زانکۆی نێودەوڵەتی و فێرخواز دەتوانێت دوای وەرگرتنی بڕوانامەی دیبلۆم لە پەیمانگەی مات درێژە بە خوێندن بدات و بە 2 ساڵ خوێندن لە هەر یەک لەم زانکۆیانە ببێتە خاوەنی بڕوانامەی بەکالۆریۆس لەو بەشەی خۆی دەیەوێت. پەیمانگەی مات کەشێکی گونجاوی ڕەخساندووە بۆ خوێندن بە هەبوونی تاقیگەی زانستی پێشکەوتووی، کیمیا و کارەبا و کۆمپیوتەر و ڕۆبۆتیک و جیۆلۆجی و وەرشە و هەبوونی یاریگەی مۆدێرن و کافتریای تایبەت بۆ بەسەربردنی کاتێکی خۆش لە ڕۆژانی خوێندندا. دابینکردنی گەشتی زانستی بۆ فێرخوازان و بەشداریکردن لە پێشانگا و پێشبڕکێی نێودەوڵەتی، هەروەها دابینکردنی هەلیکار و ڕاهێنانی فێرخوازان لەسەر شێوازی پرۆژە و بەڕێوەبردنی خولی جۆرە و جۆری تەکنیکی و زانستی لەلایەن پەیمانگاوە لە کارە گرنگەکانی پەیمانگەی ماتە. لە ئێستادا پەیمانگەی مات دەستی بە دابەشکردنی فۆڕم کردووە بۆ خوێندنی ئەمساڵ. پەلەپکە و خۆت ناونووس بکە. ناونیشان هەولێر، ڕێگای کۆیە، بەرامبەر بانکی حەمرین.